دۆستا دڵخوازەکەی یەکێتی و باڵڤڵ تاڵبانی هەڕەشە دەکات و دەڵێت پێویستە کورد تێبگات کەرکووک شارێکی تورکمانی و عەرەبیە. ئیمپراتۆریەتی عەرەبی حدودی دەوڵەتەکەی ئەو جەبەل حەمرینە. لە جەبەل حەمرین بەرەو هەوراس وڵاتێکە پێدەن کوردستان هەرچەندە هەند کەمایەتی تورکمانی هەیە لە کفری و کەرکووک و هەولێر و ئاتونکۆپری، بەڵام ئەم وڵاتە کوردستانە. ئەمەش ئێعترافێکی ئەو سەردەم. سەرۆکی دەستەی ناوچە دابڕێنراوەکان کە لە پشکی یەکێتیە بۆچی بێدەنگە؟ مرافعەکەی مام جەلال چی بەسەر هات؟ 19 ساڵ پێش ئێستا و لە ڕۆژی 9 شوباتی 2004دا مام جەلال لە کۆبوونەوەی ئەنجومەنی حکوومدا وتەیەکی پێشکەش کرد و ڕایگەیاند پێویستە ئەنجومەنی حکووم دان بە فیدراڵێتی کوردستان دابنێت، کاریش لەسەر ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک و گەڕانەوەی بۆ دۆخی پێشتری بکرێت. تاڵبانی لە کۆبوونەوەکەدا بڕگەیەکی بڕیاری لیژنەی کۆمەڵی نەتەوەکانی خوێندەوە و ڕایگەیاند بە هیچ شێوەیەک سنووری عێراق لە چیای حەمرین تێپەڕ ناکات. ئەو ناوچانەی لە چیای حەمرین دابڕاون ناوچەی کوردستانین. مام جەلال سووربوونی خۆی دەربڕی بە بوونی نەخشێکی گەورەی مێژووی سەردەمی دەوڵەتە عوسمانیەکان و ڕایگەیاند کەرکووک شارێکی کوردستانیە. بەڵام دوای هەموو ئەو ماوەیە ئێستا دۆستە نزیکەکەی یەکێتی و باڵڤڵ تاڵبانی دەڵێت پێویستە کوردەکان تێبگەن کەرکووک شارێکی تورکمانیە و دوای ئەوە عەرەبی ئینجا کوردیە. قەیس خەزالی سەرۆکی حیزبی عەسایبی ئەهلی حەق و نزیک لە ئێران و سوپای پاسداران دەڵێت پێویستە کوردەکان لەوە تێبگەن کە کەرکووک بە دەرەجە یەک شارێکی تورکمانیە. ناوی هەموو گوندەکانی تورکمانیە. بەپێی سەرژمێری ساڵی 1957 تورکمانی زۆرترینە، دوای ئەوە عەرەب و ئینجا کورد. هەر لە قسەکانیدا جۆرێک لە هەڕەشە لە کوردەکان دەکات و دەڵێت ئەگەر ئەمە بە ئاشتی قبوڵ نەکەن ئەوە هاوکێشەکان گۆڕەون و هاوکێشەی هێزیش لە بەرژەوەندی کوردەکاندا نییە، بۆی پێویستە خۆتان نەخەڵەتێنن. ئەمە لە کاتێکدایە ڕۆژی دووشەممە عەزام حەمدانی لە کەناڵی ئەحەدی سەر بە حیزبەکەی خەزالی ڕایگەیاند کوردەکان لە یەکگرتووی عەرەبەکان لە کەرکووک دەترسن و هەموو بارودۆخەکانیش لە بەرژەوەندی ئێمەدان. بۆیە کورد هەست بە ترس و دڵڕاوکێ دەکات لە کەرکووک و تێگەیشتووە کە ناتوانێت بگەڕێتەوە بۆ کەرکووک. یەکێتی و بەتایبەت باڵڤڵ تاڵبانی بەوە ناسراوە کە پەیوەندیەکی پتەوی لەگەڵ لایەنە شیعەکانی سەر بە ئێران هەیە لە عێراق و زوو زووش لەگەڵ قەیس خەزالی کۆ دەبێتەوە. هەر لە هەمان ئازدا هەمیشە یەکێتی بە جۆرێک شانازی بە بانگەشەی کوردستانی بوونی کەرکووکەوە کردووە و هەموو ساڵێک مرافعەکەی مام جەلال بیر خەڵک دێننەوە. بەڵام پرسیارە گرینگەکە ئەوەیە بۆچی یەکێتی و سەرۆکی یەکێتی بە تایبەتیش سەرۆکی دەستەی ناوچە دابڕێنراوەکانی کوردستان کە لە پشکی یەکێتیە وەڵامی لێدوانەکانی خەزالی و هاوڕەکانی نادەنەوە؟ أنتم تعرفون مثل ما احنا نعرف أنه كركوك ليست منطقة كردية. هم يعرفون صح؟ بەڕاستی دەبێت بپرسین ئایا ئەمە پاشەکشەی یەکێتیە لە کەرکووک و ڕازیبوونیەتی بە لێدوانەکانی هێزە شیعیەکانی نزیک لە ئێران؟ لە هەمووی گرنگتر دەبێت بپرسین ئایا پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ ئەم ڕەوتانە لەسەر چی بنەمایەکە و چی ئەجەندایەکی سیاسی پێ بۆ کوردستان و کەرکووکیش لە کاتێکدا دۆست و هاوڕەکانت دەیانەوێت لە دڵی نفوس و شارە کوردیەکەی تۆ بدەن. هەموو پرسیارانە پێویستیان بە هەڵوێستەی جددی هەیە و دەبێت یەکێتی خۆی بخاتە بەردەمبەر پرسیارەتی خەڵکی کەرکووک وەلێ نەگەڕێت بە قەولی خۆیان مرافعەکەی مام جەلال ببێت بە وێنە و لێدوانێکی مێژووی و هیچی تر.